تونێکی هێژە چالاکوانێکی ژینگە پارێز کە لە ناو شاری سنا لەگەڵ سریک لە خاتونگەلترا ژینگە پارێزیەکەن. پێم خۆشە خۆی زیاتر پێمان بناسێنێ بابڕین بۆ لای مێمانەکەمان خۆیان بە ئێمە بناسێنن. بەخێر بێن خاتون. سلام وەختان بەخێر. سلام بۆیەوە. دەستان خۆشە بوو داوەتەکەیشتان هەمە خزمەتتانە. خزمەت لە ئێمە خاتون خۆتان بناسێنن پێمان. نووشین سعد موچەشیم خەڵک میژێژم دانیشتوی شار سنە کارناس باڵای شیمی عالیم لە زەمینەی ژینگە پارێزیشە چالاکی. چەند ساڵە ژینگە پارێزی؟ وەڵا ڕاستیەکەی ئەوەی کە هەڵقوڵێ لە دڵمان لە مناڵیە ئێمە بنەماڵەمان کەمێ بایەخفەیەیاندا بوو باس ژینگە پارێزی بەتایبەت باوکم مەسڵان دەفتەرێکی هەست ناو ئەو دەفتەری هەمیشە پۆڵەکانی دانێ واگەیەکی بیوەخشێتەوە لەو حەنادایەنێ لە وەرز پاییزە شتەکە دار و شتاسێنێ نەمامەسێنێ ناو خەڵکا بڵاویەکاتەوە. ئیترە کارە نەکە باوکو دایکم ئەیان کرد جوورە ئەو هێنیان لە ئێمەیشە ئاوا حسێت بەرپرسیارەتی دروست کرێ لە ناو ئێمەیشە تا حدود ئێمە لە مناڵیمان. ئیتر ئەوەیەکی بیرم لە ئەنجیۆکانە کارم کردو تەمانە تقریبەن لە ساڵنەوە و دەستمان پێ کردێ تەک هاوسەرەکەمە کە ئەوانە هاوڕێن وە یەکەوت لە ساڵنەوەوە نوێنەرایەتی ئەنجومەنێ هێن وڵات ئێرانی گەڕۆفتەگەران تەبیعەت ئێرانی ناوی و ئەم بووە نوێنەری لە پارێزگای خۆمانە لە کورسانە. ئیتر لێرە زیاتر باسی خاوێنکاری چون هەر ناوی ڕۆفتەگەران یانێ کەسەلێکی خاوێنکاریەکەنی ژینگە ئەیش. ئیتر فرە تەخەسوسی لەسەر ئەو بابەتە ئێمە پێمان خۆشی شتەکە کەمێ بکوردێنین بۆ خۆمان لە کورسانە شتەکە حاڵەتی چالاکیەکان کوردی وێت و ئەروەڵایتر ئەنجوم تەکسریک لە هاوڕێکانمانە ئەنجومە شنەی نۆژین کوردستانمان شنەی نۆژین دانا. وەڵا ئەساس نامەکەمان کە هەر هەبووار چالاکیە ژینگەیی و کولان وەلیتر چالاکی ژینگەیی یانێ چ کارگەلێکەکە بەخوا ئێمە ئەو شتە کە یعنی زیاتر هەوڵمان لەسەر فەرهەنگ سازیە یانە هەوڵمانەدا بشکەم کارەکان دروست بچێتە بەرەوە وەک چ کار ئێمە زیاتر مەسەڵەن ئێکۆسیستەمێکی شێویە تا حد عقیدەمان بەرەوەی وەک بازی جێ ئێکۆسیستەمەکە شێویە ئێمەش کەمێ هوشمان پێوێت تا خۆی ئەگرێتەوە. لە بازی جێشە زیاتر کارمان لەسەرەوەی مەسەڵەن مناڵەکان وا پەروەردەکەین زیاتر لەسەر مناڵیشتا سایمانەکە کارکەین کە ئیتر ئەو مناڵانە خۆیان بایەخدانن ژینگە هەروە سەفرەنگ سازی لە مناڵیشتوەوێ لە مناڵیەوە شێ فێر بن کە وردە وردە لە داهاتوویشە ئاوا پێش بێت کە مناڵەکانمان بتوانن ژینگە پارێز بنیانێ ئیساگەر لە بچکترین شتیەوە بژین دانێ زبلەوە شقاڵەکەی دانەخاتە لەسەر زەوی یا لەسەر چەمەنە دانیشکە تۆمێکەی توکنێنێت کاتەبان چەمەنەکە بانەسووزێ ئەمە بچکترین مساڵیەکەیش. وەڵێ ئێوە چەتان کردگا ئێوە دەقیەقەن چاکەن. ڕاستیەکە ئێمە زیاتر یانە دەستورە ناوخۆیش وە نووسیمان بخۆن من چون دوو دەورە کارگێڕی گشتیم لە ئەنجومەن خۆمانە دوو دەورەی ئەوەڵ ئیتر دەستورە ناوخۆیم نووسی بوو ئەنجومەن و ئەندامانەکاویشمان تاییدیان کرد کە بووێت زیاتر باسمان لەسەر ئەوەی وە فقط هەست خۆمان نەگرینە نەزەر ئەوەی کە من چ شتێک پێم خۆشە چ لە زووترە وتیانە پێم کامە ئاوە ژوورەوێتە خاصە ئەو شتەوە زانستی وێ تەک مامۆستاال زانکۆی کوردستانە بەتایبەت قسەمان نەکرد چون ئەوان کەسەلیکن بێ هیچ نەفعێکی بۆیان نییە کەسانی بێتەرەفن تەکیانە قسەمانە کرد بۆ ئەوەی کە مەسەڵەن ئایسە بۆ ئێکۆسیستم ئاویەر قسەمانە کرد ئێدارەکان فەرمانگەکان زیاتر نەمامێک کە ئەیان نالێرە نەماموەل سوزەنی بەرگی وەک مەسەڵەن کاژوو ئەم شتانە لەسەرمانە کاریانە کرد ئێمە تەکیانە قسەمانە کرد چون مامۆستاکانیش هەر نەزەریان ئەوەی وەکە دارگە لێ خۆماڵی خۆمان ئەشێ بنیریت لێرە چ دارگەلەی تایبەت بە ئێرەسا وەڵا بوو مەسەڵەن ئایسە تایبەت ئەگەر باستان ئاویەر و ئاویەر زیاتر گیاجارە وەلێ یەک شتمان نەست گیاجارەکان دەسەبەندیە کریە ئەڵبەت دارگەلی وەک بڵچوو وەنەتەق و ئەمانیشیە بیوە وەلێ دەسەبەندی ئەکرێ گیاجار سێ دەسەبەندی هەست نوعێکی ئیتر کامەڵ ماوەسە و دەست نەخوارست ئەوانە ئێمە ناوێت کارکەین دەستە دووەکەیشی هەروە تا حدودی سایەکەین نەمام نەنین وەلێ بازێ لە گیاجارەکان خەریکە لە ناو چیوەیتر ئەو حاڵەت هێنێ نەما ئێرێژە حاڵەتی پارکی گردیە سەخۆی درستە ئێکۆسیستەمی تەبیعیە و کێفەوەمانەوە لە خۆ هەوڵیاندا وەکو پارکێکیش چ قبوڵێکین چنێکین ئەمەیشیە بیوە ئیتر وە بوونەوە ئێمە لێرە بەڵش سرنجک بەڕوو
دارۆلێک کێفی باڵمتاڵ بەتایبەت ئامانە چون دارۆل کێفی منطقەی خۆمانن لە زاگرۆ ساز لە کورسانات ئامانە فرەهەن هەمڕۆی کێفی ئەمانە ئێکۆسیستم ناشێونە یەکاوە تایبەت ئەم ئێکۆسیستم و ئەم خاک خۆمانەنا زیاتر لەسەر ئەمانە مەسەن بوو نەمام کارمانکە وەلێ فرەتر مەسەن کەماول و نازانم لەسەر گیاکان کارمانگە چون ئێرە زیاتر گیاجاڕی و هەر جێکی هەر شوێنێکا چێن بوو شارەکان تریش تبقە ئەو مشکلات ئەو شوێنە کارمانەکە. یەکێک لەو بەستێنانەی کە لەم دوایانەدا و پاش ڕوتانەوەی هەموو بەستێنەکان ڕۆهێنانە بە تاڵانکردنی دارستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. هەرچەندە تێکدانی ژینگە و دوژمنایەتی لەگەڵ ژین و ژیان و ژینگە هاوتەمەنی ئەو دەسەڵاتەیە، بەڵام هەندێک جار لەبەر کەم تەرخەمی خەڵک هەندێک جار بەنهێنی یان لەژێر دمامک و پاساوی هەمەڕەنگ بە سەدان بابەت و بەهانی جیاواز کەوتونەتە لە ناوبردننی سروشت و دارستانەکانی ڕۆژهەڵات. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ژن و پیا و منداڵەوە هەستیان بە مەترسی و پلانەکە کردووە و بە دامەزراندن و ڕێکخستنی چەندین ڕێکخراوی مەدەنی و ژینگە پارێزی هاتنە مەیدان و بە هەموو لایەک پاراستنی ژینگەیان کردە ئەرکی سەرشانیان. هەرچەندە سازکردنی ئەو ڕێکخراوانە گەلێک تێچوو هەبووە و دەیان و سەدان کەس لەلایەن لایەنە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراون و چەندین شەهیدی ژینگەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە لە کاتی کوژانەوەی ئاگرکەوتنەوەکاندا لە ژینگەدا گیانیان لەدەستداوە. ئەوە سەرمێنەری ئەوەیە کە ژینگەی نیشتیمان لەلایەن ئەو ژینگە پارێزانەوە لە سەروی گیان و ماڵیانە. قاتن بەخێر بێن. سپاس. من سروان سروەی یاهوی دانیشتوو مناڵ شارسنەم. سپاس بۆ میوانداری و دیاوەتتان. خواهشەکەم. خات و سروە چەند ساڵە ژینگە پارێزن؟ ناتوانم ساڵی بۆ تاین کەم کە بێژم چەند ساڵە ئەم کارگە لە ئەنجامم لە ڕۆژی تۆ کە هەر لە دایک بووم لە خانوادێکا بووم کە دڵیان لێ ئەدا بۆ ژینگۆ بۆ سروشتمان دووە هەمیشە دڵسۆز بوون، هەمیشە بە جۆری تر احساس مەکرد دیدگاهیان و نەزەراتیان نسبەت بە سایر کەسکەلێکەوە لە دەوروبەر خۆما زیینگیەکەن و هاوڕێدەی خۆ من فرە متەفاوت بووم. یانێ وەختی ئەمدی جێگەی گیایەک دارێ شتێک خراوەوەی من ئازار پێ ئەکێشیا بۆم وەلێ مەسەن لە بەرابەری ئەمدی ڕەفیقەکانم هاوسن و ساڵەکان خۆم نا ئەوان بۆیان متەفاوت نۆ ئەسان تەفاوتێکی نۆ بۆیان کە ئەم جریانە چۆن بێت بۆیان ئەسان هیچ فایدێکی نۆکە من تێکیشیانە قسەم بکردایە یانە ئیتر بۆ ئاستەگەیم کە خۆم بۆ خۆم تەک ڕەفیقا تەک خانەوادە تەک هاوڕێکانمە کە بۆ هەر کوێنێکە ئەچوین تا جێگێکەمانتانی مقدارێ بۆ جەمۆکردن زبڵ و ئەم کارگەلمانە ئەنجامەدا بۆ کەسێکمان بدی ئەگەر هەڵێکی بواتێتە خۆمانە کەم تافرێ ئەگەر مازانیە ئەتوانێ قسە هەڵبگرێ ئەتوانێ ئەم بیر و بڕوامانە بواتە ڕێگۆتێکی قسەمانە کرد چون بەداخۆ هەروەکە خۆتان نەزانن ئەکسەر مردممان ناتوانن ئەو شتگەلە کە خۆیان لە دڵیانە لە بیر و باوەڕیانە لە مشکیانە بۆیان نەهادی نەبوو گەسەوە تا اینکە خۆیان خەهانەوە هیچ کەسێ ناتانێت بەسەریانە بیسەپێنێ. ئیتر من ناتانم سن و ساڵێکی بۆ تاین کەم هەر لە مناڵیەوە دڵم لێداگە بۆ زەوی و بۆ ژینگە و بۆ تەبیعەتێکە هەستمان. وەکو خاتوونێک بیر و باوەڕتان چەست نسبەت بە ژینگە؟ وڵا هەروەکە خۆمان نزانین لە کۆمەڵگەی کە زندگیەکەین و متاسفانە ژینکە بەرابەریک ڕەگەزی نییە و ئەم بەرابەر نەبوونە پێمان سەپیاگەسە سەرمانە کە خۆیشمان قبولمان کردگە کە مەسەڵەن ژن ناتوانێت لە هەر بوارێکە لە هەر کارێکە فعالیت بکات و بەشداری بکات. ئەمە خۆی گەورەترین کۆسپێکە کە هەست لەسەر ڕێگەی هەر ژنێکە و ژنەکانمان هەر بۆ دەلیلۆ کە ئەم شتە پێیان وێژیاگە متاسفانە کەمکاریەکان متاسفانە ئەحساسەکەن کە ناتوانن شتێک بەناو ڕەگەز هاتکەسە بەرەوە کە کارێ ژنانە کارێ پیاگانە کە خۆشبەختانە لە تێیەم چەند ساڵە هەم لە بوارە ژینگە پارێزیە هەم کارگەلێکەوە نازانم بە عورف لە ناو مردمە ئێژن پێکارە پیاگانە
ژنگەلمان توانی گیانە بە گەورەی و قەشنگ بیوەنە ڕێگە و خۆیانیانە خۆیان نیشان بن خۆیت نیشان بن کە واقعاً ژنبوون هیچ کەمبوونێکی لە پیاگ نییە ئەشی ڕەگەز بنینە کنارەوە ئینسان بوون بووینە ڕێگەەوە کە نیشانی بین کە هیچ ژنێکیش ئەم باوەڕە بۆچە هات کەسە ناو خەڵک ئێمە بەداخەواکە ئەم باوەڕە هەست چەند ساڵە والله گیر و باوەڕە یەکێکی دنیای سەرمایه‌داریە کە توانیگە لە لایکۆ ئاینتانیگە ئەم کاریە بەسەرمان لە سەپانگەوە لە لایکی شۆ عرف کە وشێ عرف لە لای خۆمە و وشێک فرە ناشرینە بەداخۆ کە توانیگە بەسەر ژنا زاڵ بێت و بە ژن ئەوە پێنیشان با بە ژنگەل کە ئێوە ناتوانن ئەو کارێکە پیاگ ئەتوانێت لە ناوجامە ئەو کۆمەڵگا بیواتە ڕێگە و ئێوە ناتوانن هەر کامێکیان بە تۆرێک و بە ڕێگەیەکەوە وارد بوون توانی گیانە بەسەر سەر بیر و باوەڕ ژنگەلیشمان کە بە ئەو جۆرەکە بێژم ئەگەر ئەلان ئالەم شرایەتە کە ڕۆشنگەریگە لێ کریاگۆ بە واسطەی دنیای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و کە ئەکسەران خانمەکانیشمان بەشدارن لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئیتر سری کەسگەل کە توانی گیان ڕۆشنگەریگە لێ بکەن کە ژنگەل مافیان چۆنە ئەتوانن لە جامعە بەشدار بن ئەتوانن هەر چەشنەکاری کە پێیان خۆش و ئەحساسەکەن کە ئەتوانن و هیچ کەمکورتێک نەتانتیا بگرن ئەتوانن بە ڕێگەی بوون لەبارەی ژینگە پارێزیە و چا خاتوونەکانمان من ئەو جۆرە کە دیگمەوە زانم فرە پێیان خۆشە کە لەم بوارە فعالیت بکەن یانێ ئەتواننیش بەسەر مناڵەکانە کارکەن زیاتر کە ئێمە نەسڵ بەعدیمان جامعەیەک بێ مردمێک بن کە زیاتر ژینگەیان خۆشگەرەکە بیر و باوەڕێوە چەس لەسەرەما والله ئەرس بێ لە خەمەتانە خانمەکانیش بڵێ حەزەکەن هەروە کە خۆمان ئەترافیانمان ارتباطمان هەستە خانم گەلێک کاتە ژنگەلێکا کە دەور بەرخۆمانە هەست هەروە کازانین گەشتیان حەزەکەن کە بەشدار بن لە ڕێزەی فعالیتکردنەوە جامعە ئەوە لێ فعالیتەکان هەروە کەوتم پێتان چون جیابەنی کریاگەسەوە چون دەسەبەنی بوو بەو کە مەسەڵەن وەک کۆس پێدایان یاگە کە ژن ناتوانێت هەر فعالیتێ تایبەتەن فعالیتە ژینگە پارێزی کە بە کارێک ێزانن کە ئەسەن ژن ناتوانێت و کار ئەنجام بە وەلێ بە نەزەر من هەروە کە خۆمان زانین ژن ڕیشۆ بناغی هەر کۆمەڵگایکە کە بەهۆی ئەوەی کە هەم دایکە و هەم ئەتوانی مناڵەکانی پەروەردە بکات ئەتوانێت بانترین قوتابخانەی گەورە لە ناوجامە ئەو کۆمەڵگا بەڕێگە بکات. لە ئاوم ئەی مردم کۆرەی زەویم و گردم گیاندار و گوڵ و گیا دار و کانی و چیا شەرتی بەقای ژیانە بۆ ڕەحەتی ئینسانە بۆ ژینێکی خۆش و پاک ڕەوشتان با ببێ چاک نەخۆشم نەخەن ئامان بمپارێزن بە دڵ و گیان با هەروە جوان بمێنم گۆرانی شاد بخوێنم بینەرانی خۆشەویست شعرێکم خوێندەوە و لە کتێوێک تایبەت بە منداڵان بە ناو ژینگە پارێزم ئەم کتێوان خاتوونێکی ژینگە پارێزە خاتوونێکی شاعر کە لە بواری منداڵان شعرە نووسێت هەروواکە چالاکە چالاکێکی بواری ژینگە پارێزی لەسەر منداڵانیش خەریکە کارەکە بۆی کە فێر بن هەر لە منداڵی و سروشت و ئاژەڵ و ژیان و هەموو شتێکیان خۆش بێت لە هەموو شتێک لەزەت بوون و ئەوەی کە خراوی نەکەن حەزەکەم خۆی خاستر خۆیان بە ئێمە بناسێنن با باس و بابەتەکەمان دەست پێکەین بەخێر بێن خاتوو سلام وەختان بەخێر سلام بۆ ئێوە بەخێراتن خۆتان پێمان بناسێنن میترا سعید موچەشیم نووسەرم
میترا خام چەند ساڵەکە ژینگە پارێزی؟ من تقریبا نزیکەی 3 ساڵە ژینگە پارێزم وە کارم لە کوێنەوە شڕۆ کرد. ئامۆزایەکم بوو تێکشوەکەیە لە ئەنجومەن شنەی نۆژینە فعالیەتیان بوو لە تەرێق ئەوانەوە تەک ئەنجومەنە ئاشنا بووم و بعد از ئەوە کارە ژینگەیمان شڕۆ کرد بە تۆرێ مداومتر و فعالتر وەگەرنە قەبلەس ئەوەیشە کەم دابیش بالاخره ژینگەس و تەبیعەت و سروشت خۆمانە تقریبا ژنان غەریزی ئەگەر ئاگاهانیش نەبێ غەریزی لە بواری ژینگەیی و هەر پەروەرشتەندە و محافزن بۆ لێ کار خۆڵم تقریبا 3-4 ساڵە پێشڕۆ. جا چۆن بۆ حەزت کرد کە ئیتر شعرەکانت بێتەوە بەرەوتەرەف ژینگە پارێزی و منداڵان؟ من ساڵهات شارە نووسم و لێ هیچ وەخت پیش ناتکە بە زوان کوردی و ژینگەی شعر بنووسم هەمیشە شعر مەنووسی و لێ بە زوان فارسی. بعد از ئاشنایی تەک ئەنجومەنە سایم کرد سایی کێچە ئەرزکەم واقعاً بەداخۆ کە خەفەتم خوارد چۆن لەم حەم کە ساڵا بە زوان دایکی خۆمان بە زوان کوردەواری شعرێکم نەنووسیە و وەختێ زانیم بەحسێ ژینگەیی چەنێ مەبحەس مهمێکە و چەندێک ئەتانێت لە فەرهەنگ مناڵەکان و خانەوادەکانە تەئسیر دابنێت لە ژینگە پارێزی و شڕۆم کرد و دەستپێکردن شارەکانم بە ژینگە پارێزەوە بوو شار کوردی ژینگە پارێز نووس بۆ مناڵە بۆ مناڵە بە بیر و باوەڕێوە مناڵان چەندێک ئەتوانن لەسەریانە چەندێک ئەتوانین لەسەریانە و کارکەین کە سروشت و داوێنی تەبیعەتیان خۆشگەرەک بێت. ئەمە چیت مشەخەسێکێکی ڕەگ و ڕیشە و داهاتووی ئەم وڵاتمانە مناڵانن پەسەد ئەلبەتە کە ئەشێ لەسەر مناڵانمان بیشتر لە هەمیشە کار بکەین چۆن مناڵەکان بە مناڵی بیر و باوەڕیان شکڵەگرێت و ئەگەر خانەوادەکان بە بەحسێ ژینگەیی بیشتر لە هەمیشە تەوەجوو بکەن و وەختی بۆ دانن و زەمان دابنن سەد ئەلبەتە کە لە ئایندەی سروشتمانە تاسیر چەندێک بنەماڵەکان لەسەر ئەمە کارەکەن؟ متاسفانە یعنی من وا فکرەکەمەوە کە ئاگاهی فرە مهمە لە هەر بوارێکەوە کە لە نەزەرا بگرین ئینسان تا ئاگاه نەبێ نسبەت بە شتێ ئایسە من ئەگەر نسبەت بە شعر ئاگاه نەبم ناتوانم شعر ژینگە پارێزی بنووسم ئەگەر نسبەت بە ژینگە هیچ فکر و بیر و باوەڕێکم نەوێ 100% شعرە ژینگەی ئەسڵ شکڵ ناگرێت بەخاتر ئەوە نەزەرم ئەوەسە لە مەرحلەی ئەوەڵاشێ خانەوادەکان ئەشێ مناڵەکان و ئەشی بیر و باوەڕ جامعە و ئیجتماعمان نسبەت بە ژینگە و ژینگە پارێزی و ئەوەکی چۆن بیر و باوەڕیان شکڵ بین کە بتانن ئەم زەوینە ئەم ئاوە ئەم بەشە لە ژینگە کە لازمەی زیندگیە بوو داهاتوەکانیش بوو مناڵەکانمان بوو مناڵەکانمان بۆ لەسەرەوە فکرەکەم و مهمترین ئەمە تەنیا مەسئلەی نییە مهمترین مەسئلە ئەوەسە لەسەر مناڵەکانمان کارکەین چۆن مناڵ بە مناڵی بیر و باوەڕی شکڵەگرێت چنانچە مناڵ نسبەت بە ئەم قەزیە ئاگاهۆکەین نسبەت بە ئەوە کە هەر شێ ژینگە پارێزتر بن ئایندەی خۆیان و مناڵەکانیان کەمتر هاخەتەرە و بیشترێتانن لە ژیان و لە ژینگەیان لەزەت بوون. چۆن بە مناڵەکەمان بێژین ئەسڵەن ژینگە چەس فکرەکەمەوە مناڵ وەک گەورن یەکی دانیشی سریشتەلی بوو تۆزێح بێی بیر و باوەڕ من ئەوەسا کە لە دوو حیتائەتانین لەسەر مناڵ کارکەین مەخسووسن لە بەحسی ژینگەی یا چۆن بەداخۆ خانەوادەکان ئەوە تەوەجوو ناکەن ئەوە ڕعایەت ناکەن ئەوبەتە نەگیشتیان وەلێ ئەکسەرە مردم وانە تەنها شتێکە بە نەزەر شخص من ئەتانێت تاسیردابنێ یەکی نەقاشیە یەکی شعرە چۆن مناڵ هەر بە مناڵیەوە ئەگەر تەوەجووتان کردوێت خۆی علاقەی خاسێکی بە شعر حفظکردن یا نەقاشی کێشان هەز ئەگەر بتانین لەم تەرێقە و بەحسەر ژینگەی تەفهیمکەین پێیان بە نەزەرم ئەتانین مناڵە لێ بە بیر و باوەڕ و ئاگاهی خاستێکیانێ بە مناڵێک بێژین ژینگە شامل هەشت گەلێکەوێ ئاوا خاکە توێشیەکەم خات و مژدە مەسەڵەن ئەم کتێوەی ژینگە پارێز کە من نووسیمە ناتانی مناڵ لە سنێکان نات
کارێ ئەشێ بکەن کە بە قۆڵی خۆتان کەوتان خۆیان وەکو ئیسە کاڵایکیە هەرچێنە معرز تماشای کەسێک ویسە بە قیافێ خۆی گۆڕانە هەر خەریکە خۆیەوە خۆی ئەگەی بە خۆی و گیانێ ئەگەر خۆ ئەمە هەر خاتوونێک بەشێ لە خولقەتیە کە بگەی بە خۆیە وەلێ بەداخەوە خاتونەکانمان ناخوێنن کتێ و ناخوێنن خاتونەکانمان دووریان گرگە لە خوێندنەوە و زانیاری ئێوە وەکو خاتونێکە چالاکە وەزعیەتی خاتونەکانمان چۆنەوێنن لە بواری زانیاریەوە ئەلبەتە ناتوانین بێژین ئیسەیش وەک چەند ساڵ قبلیسە فرە خاستر بوو بە ژنەکانمان فرێتر هەوڵان هەروە کە ئەبینین لە جێگەگەلێکا کە قبلەن حتا لە ناو خانەوادەکانە بە ئەیب و ئیرادیان نەزانی کە ژن لە سریە لە جێگەگەلە بەشداری کات و کار و خەباتی بێ ئەش ژنەکانمان فرێتر هەوڵ بن هەروە کە خۆتان فەرمووتان کتێب خوێندنەوە یەکێک لەو قەزیەگە لەسا کە ئەتوانێت مەغز و فکر بیری ئینسان ڕۆشنۆ کاتەوە منێکە بتوانم بیرم پەروەردە بکەم منێکە بتوانم خۆم لە کاڵایەتی بە دەربێرم هەروە کە خۆمان ئەزانین ژن مۆجودێکە زەریف و ناسک ئەمە هەر تەبیعەتە ژنە لەوە ناتوانین خارج بین کە ژن نەتوانێت بە بۆ جوانکاری و یا ئاراستەکردن خۆی هەوڵە یا تەلاشێ بات وە لێ مەبەست من ئەوسا دنیای سەرمایه‌داری بە ئەم چەشنە کارگەلە و ژن لە ڕێگە و ڕەوش ئەسلی خۆی خەریکە دوورەکاتەوە کە نەتوانێت بە ئەو مافگەلە کە مافێکە ڕەوای خۆمان دەست پێیا بکەین و ئەگەر باوەڕتان بێ ئەگەر لە ناو هەر کۆمەڵگای کە ژن ڕۆشنەوە بێتەوە بیری باز بێت ئەو کۆمەڵگا بە تەواوی توانم بێژم بە حەدێک پێش ئەکەوێت بە حەدێک پێشکەوت و ئەوێت کە شاید بێژم هیچ چون و چرایکی تیان نمێنێتەوە کە لەناو کۆمەڵگای ئێمە ژنەکان تا چ ڕادەیەک بیریان بازە ئیسە فرە خاستر بوو بە ئیسە خانمەکان بۆ مەرحەلە گەیگن کە واقعاً لە ماڵە دانیشتن و ئەوەی کە لەبان ئەوەی تەنها کە خۆیان بە وەزیفەی خۆیان بزانن کە ئێمە فقط بەرهاوردن مناڵێک یا قەناعەتکەین بە ئاشپەزیکردنێک و ماڵداریکردنێک ئەوانە نەماگەل شکر ئەتانم بێژم شکر بەخۆم ژنەکانمان ئیسەفرە ڕۆشنەوە بوونەسەوە ئاگاهترەوە بوونەسەوە ئەوەی کە خاتونەکان زانیارترن بوو باعثەوەی کە مناڵەکانیشیانیانەی لە پەروەردەکردنی مناڵەکانیشیانە خاسر بن 100% کەوا ئەوێت ئەگەر ژنەکانمان ئاگاهانەتر بتوانن بەرەوبەرەوە بڕن و لە کنار ئەوەی کە دایکن بتوانن ژنێکیش پێشنگ بن ئەتوانن بەڕاستی هەم مناڵێک خاص پەروەردەکەن هەم خۆشیان ئینسانێک ڕۆشن فکر کە لە ناو جامعە بێت تەبیعەتەن ئەو جامعە ئاگاهانەتر پێشەچێت تەبیعەتەن ئەو ژنە ئەتوانێت بەرەو ئەو ڕێگە کە گەرەکی بوو بە ئەو چتکەلە کە ئاوات بوو بە بۆمان زەمانێک ئەتوانین بە نەتیجە و بە سەرنجامێکیان بگەینێت ئێمە وەختی ژنەکان بتوانن مناڵەکانیان وا باربێرن کە ئەم تەبیعەتە وەک دایکی بۆ ئێمە میهرەبان بوو بە ئەم تەبیعەتە وەک دایکی بە ئێمە گەورەی بەخشیگە وەک دایکی بۆ ئێمە ئافرینەندە بوو بە وەختی تەک گوڵ و گیا میهرەبان بن وەختی تەک گیاندارەکانە میهرەبان بن وەختی دایکی ئاگاه بێت بە مناڵەکەی ئەسلمێنەی کە تۆ زمانی کە دەرەکتە بڕیتە دەرەوە بۆ چێژبەخشی خۆت بۆەوەی کە خۆت بزت بۆی لە ئەو کاتەکە هایتە دەرەوە هیچ وەخت فەنگ لە حیوانێک هەڵمەگرا چون ئەو حیوانیشە کە لە بینەجێ ئێشی پێ ئەگەی گیا لە بینەوە گیا لە بینبردن جیا لەوەی کە ئەو گیا ئێشی پێ ئەگەیت ئاوە بیسلمێنین بە ئەو مناڵە ڕێزە فێرەوێ ڕێزە ئاگا هەوێتەوە کە فێر بێت و بزانێت و بتانێت زمانێکە گەورە بوو زمانێکە تانی واردە کۆمەڵگا بێت فرە خاستر لە ئەمەیکەوە ئیسە هەست لە ئەمریکا ئیساوینین گشتمان ئەم گشتە مشکڵاتە سروشتی دامنگیرمان بووبەوە سەرچاوکەی ئەسلەکەیشی هەر خۆدەی ئینسانێکە ئەم شتگەلیە بە دروست کردەوە پێکمان هاوردە قەتئەن ئەم مشکڵگەلە کەمەوێتەوە و مناڵگەلی ئاگاه
دوژمنانی سروشتی کوردستان بۆ بەدەستهێنانی سەرچاوەیەکی داهات لە ڕێگەی بڕین و هەناردەکردنی دار و دارستانەکان بۆ بازاڕی کڕین و فرۆشتنی ئەو بەرهەمانە وەکو بازاڕی خەڵوز و هەناردەکردنی بڕێکی زۆر لەو دارانە بۆ کارگەی بەرهەمهێنانی کاغەز و بەرهەمەدارینەکان و بەدەستهێنانی قازانجێکی زۆر بەبێ خەرجکردنی هیچ چەشنە سەرمایەک لە ڕێگەی دەست و پەیوەندیەکانیان هیچ کات دەست ناپارێزن. بەڵام تا ئێستا کەمترینیان تووشی ڕوبەڕووکردنەوەی یاسایی بوون. بەڵام ئەوە لە کاتێکدایە بۆ ڕێکخراوێکی ژینگەیی دەیان بربەست و کێشە دروست دەکرێت. پارێزی دقیقەن چ کارێکەکە نمام ئەنێ خاوێنی سروشت و تەبیعەت ئەنجامات ئێکۆسیستێمەکان بە قۆڵ خۆتان حیفزیکا کە نەشێوێت ئیتر چ کارێک ڕاستیەکەی کار ژینگە پارێز زیاتر یانە من لە ئەوڵوانە کارەکانمان دەست پێ کرد فکرمەکرد ئەموت وا بیرمەکرۆ کە ئێمە تا این فرچت بگۆڕین وەلێ ڕاستیەکەی ئەو نێشت کەمی شاید ئیدال تەماشای شتەکانمانە کرد ئاوایشە نەوی تا دوو بەشی هەز کارژینگە پارێزی بەشێکی خەڵکین بەشێکیش دەسەڵاتە یعنی تا هەر ئەم دوو تەرفە هەتکیان نەیان گەرەکوێت و شاید زیاتر بژم دەسەڵاتیش لەسەر ئەم شتە کاریگەری هەست تا دوو تەرفەکە نەیان گەرەکوێت سەختە پیژی ژینگەت بپارێزی و ڕۆژ وە ڕۆژ خەریکە خراوترەوێ قەیرانەکانمان زیاترەوێت خەڵک چه کاری لە دەستاناتکە وەڵا ئیسە باسەوە کە مەسەڵەن من خۆم ئالێرژیم هەست ئەسڵ نەمەزانی حساسیت یانێ چە ئالێرژی یانێ چە گەمەم لێ هات مردم قسەیانە کرد ئەم چەند ساڵ ئەم تووز و خۆڵە دەستی پێ کردیە یانێ هەناسەکیشان بووە من سەختەوە بیوە تێمە دەرە و یەک زڕە هەواکەی کێشەی بووێت من ئازایتر ئاو لە چاوم تێت و ئەزیەت و هەر بنەماڵم دایکم مشکل تا حدودێ ڕێیەکانی دەرگیر بیوە ئامۆزایك من بینە نزیک مانگێ مەسەڵەن شەدیدەن دەرگیر و یانێ ئێمە خۆمان ناو زندگی خۆمانە ئەو تووز و خۆڵە مەسەڵەن ئاوا زەربەی لێماندا وەلێ یەک چ هەست وەختێ باسەکەی بۆ خەڵک مەسەڵ من ئەموت ئێرە کێفەکانی گیال داروی فرە خاسێکی هەست فرە غەنیە و هەرچێ ساڵە دەرسەدێ فرەبانی منقەرزەوێت و خەریکە لە ناوەچێت بەداخەوە یانە خەریکە فرەکەمەوێتەوە ئەماموتە خەڵک نێکەنەوە وەلێ ئەمە شتێکە واقعیەت دنیای خۆمان نییە وەختێک کاورە لە نەزەرێ ئابووری و هات تحت فشارە ناتانێت نانێ ئایسێ مناڵەکەی تامین کات من بیژم پێ بیژم ناتۆ بێ ئەم گیانە مەیران بیفروشە بوو داهاتوی مناڵەکەت ئەوەیژە ئایسە من مناڵەکەم نانی گەرەکە ئەشێ بیگەینم پێ مەسڵان لەو هێنا سایمان کرد هەوڵماندا جووری شتەکە بگۆڕین ئالتەرناتیڤێکی بوودا بنین کە مەسەڵەن ئەم خەڵکە چە بکەن دەی بیژی نێکەنینەوە ناتانین ئەو چتەینکرد وەلە تەکیان قسەمان کرد مەسەڵەن تۆ تی پانزە بن ڕێواسەکەنی تۆ دانێکی بڵاندە بنەکەنی تۆ دانێکی بتوان بوو تو گشتی مەکەنەرەوە یان مەسەڵەن یا کێفیەکانەکەنیتەوە لە ڕیشە و لێمەوە سایمان کراوە هەوڵماندا چتێلی تر کە بۆ خەڵک ئجرایی و بکریە بوویان لەسەر ئەوانە باسکەین مەسەڵەن ئایسە دوورێسە بۆ ئەم تووز و خۆڵە کە بۆ خۆمان هەس و ئاوا عزیەتمانەکە دانێکی چتێلێکە کە لە دەرەوەی وڵات ئەو بیاوانەنە باوا لێ ئەو تووزیە تێتە ئێرە نازانم بەنداوە لێ وایسە تورکیە لە پەسای پەس وەک چەک ئستفادێ لەکە بەڕاستی گەرەی کارێ ئاوا بکات و بەر ئاوەکان خەریکە ئەگرێ ئەو بەر ئاوانەکە ئەگرێت ئەوەژ کارگەری هەز هەل لەسەر تۆزەکان وەلێ لە ناوخۆیشمانە لە ناوخۆی ئێرانیشە فرە کارە لە سێمە کردمان ئەم شتە زیاترەکاوەی کە دەریاچەکان خەریکن وشکەونەوە ئەمانە خۆیان ئەوێتە هۆی ئەو تووز و خەڵ دوورستبوونە بەنداوەلێک لێرەیشا خاصبیوە یانە بەنداومان کەم نییە لێرە بەندا وەختە خاص یەکەنتە ئەو چەم و چتە هەست لە بەرێکە و خەریکە ئاوەکە چتە خوار بەردەم ئەم چەمەنە ئەگرێ بەرەو خواری وشکەوێت وەختی وشکەوێت ئەو خۆڵ و چتە کەم کەم داڕزێت ئەو لە ناوەشە ئەو هێن جارانە نامێنە ئەو ڕەحەتەوێتە تووز و خەڵ بوو ئێمە جا باس بەنداوەکانیشمان کردبا یەکتر بیژم بەنداوە لێوا لە کورسانە خەریکن دووریسیەکەن لە پارێزگای ئێمە ئەوەڵەن هەرچی داوای ئامارەکەین ئامارمان پێ ناوەن یانێ تەک بەرپرسەکان قساکەین ئێژن ئامارەکان مەحرەمانە بەنداوەکان بۆ چه دروستەکە
لا سلاژن بوو کشت و کاڵ و سەنعەت و بوو زیاتریش باس کشت و کاڵە و ئێژن ئاو خواردنیش بەس ئاو خواردن و ئاو سنە خۆتان هەن لە جریانە وەزعیەتی چەنە ها بحران ناسەنگ ئاوەلێ جار ئانێ ئێمە کتێوە خوێنینەوە ناو کتێوەکانی سێشێ ئاو فازڵا وەختی ئەڕێتە ناو سەدێک تەسکیە بووێت تا ئەدێک مەسەڵەن کە ئەچێتە ناوەوە ئاوەکە فرێهێنەکای سە تواو ئاوایەکان دۆر سەد قشلا خەریکن هەروە فازڵاوەکەی ئەچێتێ جا بەنداوەلێکیش کە خاسیان کردیە و ئەم ناوە خاسکریا ئێمە ئایسە کشاوەرزەکانمان فرەیان ئاویان نییە جاران دانێ لە کارەکان ئێمە ماکرەمانوتە خەڵک ئەمانوە چاوانەی غێرە مجاز نەکەنن زەرەریەت و تۆزێحمانەدا و ئاو ژێرزەوی چوون لە ناوات و دوایی داەتە پێزەویەکەوە مشتانە ولی وەختی ئەوەی کشاوەرزەکان ئایسە من خەڵک میژەژمیتر لە میژەژا وەختێ ئاو یان یەک کشاوەرزەکان ینی کەنینیان تێ من هەر بیژم پێیان بیژم ئێوە چاوانە لێنان وەختی ئاو سەدەکان ناگەی پێیان ئاو بەنداوەکان کلێ دریا ئایسا مەسەڵەن فرەی لە بەنداوەکانمان حتا قەترەیەک ئاویشی نایێتەوە بوو پارێزگای خۆمان بوجێ کورسان خاسە کردیە چونها ناو کورسانە وەک داریان و نازانم سەدەکەی گاوشان و فرێ ئاوەکانی ئەنێرن بۆ ئەم شار و ئەو شار و ئاماریشی نییە دەستمانە مەسەڵەن بابەتی بیدانەی لە هاوڕێەکانمان نووسی لە ئەنجومەن پاژیناتەکەوانجا هاوکاریمان هەست ئەیوت لە ئۆستان کورسانە لە پارێزگای خۆمانە لەو بەنداوەنەوە خاصیان کرا فکرەکەم بە شتێنە 7,000 هکتار لە زەویەکان کشاوەرزەکان خۆمان کشت و کاڵەوەی فقط شار میاندو ئاو 6,000 هکتاری لە ئاو ئێمە یعنی ئاو پارێزگای کورسان خەریکە ئاو یاریەوێت یعنی تۆ پارێزگای خۆمان 7,000 ئەوان 6,000 فقط بوو کشت و کاڵ ئەرگەر بزانین سریک لە پارێزگاگەلتر لە ئێرانە نەفتیان هەست سریکیان گازیان هەست سریکیان محسوڵاتی کشاوەرزیان هەست ئێمەش ئاومانست ئێژن ئێمە ئەمانە سەرمایەک ملیەکان لەبەن شارەکانە دەی بۆچی باوەجودەوە ئێمە خۆمان هێشتا بێ ئاوین ئەسە قسەی ئەوتانە بۆکەم دقیقەن ئێژن ئاو سەرمایەک ملیە خاص ئێمە باسەکەمان ئەوەسە کە ئەم ئاوەجا ئایسە یانێ لە هەر کارناسێ بپرسن باسە ئەوە کە ئاو بین حوزەیی انتقالدانی چەنێ ئیشت باس حتا کارناسەری کە بەرپرسی وەنزیتر لە فەرمانگەی ژینگەوەمانە خۆیشیان باسییان ئەست لەسەر ئەم شتێکی ناوێ بین حوزەیی ئاو منتەقل بووێ ئەو ئاوە ڕەحەت لێرە ئەتانن بێ ئەوە چەنێ هەزینەکە ئەشێ مەسیرێک خراوەوەی بۆ انتقال ئاوە داری لێ ئەوە ڕێت نازانم ئاواییەکە پێێتە چەند ئەم مەسیرە لە ئەو بەس انتقال ئاوەکە کە میسە سەدەکە هیچێ سەدەکە لێ دەریا بەنداوەکە ئەو انتقال ئاوە تا ئەکرێت و ئەچێتەوە ئاوەنە چەنە چیت نابودەوە لە حاڵگە هەر لێرە بێ ئەوە ئاسڵ بوو وڵاتە ئێران ئەمەوە سەرفەس کە هەر لێرە کشاوەرزەکان ئاوەکە ئەم هەزینە نەکە تا میان دواو تا پارێزگا مرکزی تا فڵات ئێرە پارێزگایکە کشاوەرزی یانێ شارێکە ئۆستانێکەوە ئیتر گشتی ئەزانێ ئێرە منبعی کشاوەرزیە یانە ئێژی بەرێ کشت و کاڵیشیان گرگە بەم قسەی ئێوە نە کامەڵ بەریان نەگرێ خۆ ئێژم لە ئاو بەنداوەکان مەسەڵان ئەو ئامارە نییە بۆ خودێک کشاوەرزەکان فرەیان ئەرێ مەسەڵان ئێمە فرە دەشتێلمان هەست کە ڕەحەت کشاوەرزەکانەتان ئاویاریکەن فرێژ وەسوود ئەتانن یانێ یعنی ئەسان شتەکە ئایسە خۆتان بیری لێکەنەوە فرە معنیکی نییە بوشەم ئاوە هەر لێرە ئەتانی ئەو کاریە پێنجامی بوشەشەم ئاوە کێشی بیوێتە شوێنێتر لە حەڵگە ئامار بێکاریشمان کەم نییە ئێمە لە کورسانەوە نیە بژی قەینا ئەمان فرە دۆڵەمەنن با بیوێنە شوێنێتر هەل لێرە وە نەفیانە یانە ئەو هەزینێک ئیزافیە ئەکرێ هەل لێرە ئەو بەستەرە هەست ئەو زەمینە هەست ڕەحەت کشاوەرزیە کشت و کاڵەکە لێرە ئەنجام بێت و ئەم انتقال ئاو ئەم شتانە ئەنجام نەگیرێ وەجیا لەوەیە انتقال ئاو فرە مزڕە یانە ئایسە گشت فرەی کارناسەکان مخالفن تێکەوەی کرد با بڕینە سەر ئەوەی کە سەبارەت بە هەوا قسەکەین جا شعرێکی شتانەس هەر بۆ منداڵان لە بارەی هەوا کە مناڵەکانیش گویا فرە حەزیان پێ گرگام شعرتانە من دووسێ بەیتێکی خوێنمەوە کە بڕینە دوایەوە بە شۆن ئەوەی کە لە هەوا و کێش و گرفتەکانی هەوای شۆ قسە بکەین دڵی پڕ بوو ئاسمان بانگی کرد لە هەورەکان بەڵکو ببارن دیسان
بەسەر هەوای نیشتمان پیسە و پردووکەڵ هەوا ژینگە زیینەتی نەما ژینگە و مرۆڤ بیمارن ئەی هەورەکان ببارن. ئەمە سەبارەت بە هەواز سەبارەت بە ئەوەی کە مناڵەکانیش بزانن کە هەوایش بەشێکە لە ژینگەی ئێمە. هەوامان خاص نییە، بارودۆخی هەوامان خاص نییە، ماوەی کە یەکسەرەتە پوتۆزە. ئەمە چ کاریگەریکی هەست بەسەر ژینگە و ئاژەڵ و خودی ئینسانەکان بنیامەکان. تاسیری کە فرێز مەخصوصا من ئەم مدەتێکە هەوا ئالوودە بوو هەوا خراو بوو متاسفانە چون خۆم مەقدارێ مشکل ڕێوی مس واقعاً ئەم مدەتە فرە ئەزیەت بوو چه بەسا کە مناڵەکان مناڵترن و حەساستر. فکرەکەمە و قەزیە هەوا وەک هیچ قەزیەکتر نییە، شتێک نییە کە ئینسان بتانێت چاوپوشی لێکا. ئیشەڵا کە بیشتر ئەم قەزیەی هەوا لە نەزەر یا بگرن چون قەزیە هەوا شتێک نییە کە مناڵ بتانێت لەبانی و تاسیری بێ. واقعاً لە بەحسە ژینگەیە مەتەنیا بەحسێکە کە تاسیرات مناڵ کەمە و متاسفانە مزڕترین شتێکە بۆ مناڵەکان مزڕترە. دێ ئەشە چ بکەین کە کاتێک کە هەوامان خاص نییە مناڵەکانمان ئەوە نەخۆشنەکە بکەن یا ئەوە عەزێتنەوەن. لە وەختە ئالوودگیە هەوا هەرچی کەمتر هەرچی بیشتر خانەوادەکان ڕعایەتکەن و کەمتر مناڵەکان بێنە دەرەوە فکرەکەم باشتر بێ چون مناڵ تا وەختێ مناڵە خۆی دەسەڵاتێکی نییە و دروستی وەسە کە خانەوادەکان سریشتر لە چاوە بگرن. ئەسڵ ژینگە چەچتگەلێک ئەوێت بە ژینگە چەچتگەلێک بە یەکۆتانی بژین ئەمە ژینگە سوەشێ بیپارێزین. ژینگەمان ئاوە خاکە دارە و هەواز اتفاقت ناودانێت لە شارەکانە کل لە ئەمانە بەخاطر ئەوە مناڵ خاستر دەرکی بکات کە سەرجەم وەختە ئەیجین ژینگە منزور و تایبەت لە مورد چ بەحسێکە و خەریکین قساکەین ناودانێت لە شارەکان ئاسایم کردە حتمما گشت بوارەکان ژینگە بەکار بووم. ژینگەمان هەرەمانەسا ئاو خاکدار زەوی هەوا و پارستنی گشتەمانە ئەتانین ژینگەی خاص و پاکمان ژنانی ژینگە پارێزی ئێرە پارێزگای کوردەواری تا ئیسە چ کاریگەریکیان بووگە لەسەر ژینگە. بە تایبەت من چۆن ئەو ئەنجومەن شنەی نۆژی ناچم لە جێلێکا کە دار کەمترە ئێمە دارنین ئاویاری دارەکانەکەین و وەختە لێ کەسکە جێلەسالێک بەرگوزارەکەن ئێمە چین بۆ ئەشغال جەمەوکردن یانێ پاکسازی ژینگە هەمیشە جز و مهمترین و تایبەتترین کارگەلێکە کە ئێمە لە ئەنجومەن شنەی نۆژینە ئەنجامیین. جیاواز لەوە ئایا توانیتانە خاتون گەلێ تریش ئیزافەکەن بە خۆتان؟ بەڵێ بچنە یەکێ وەک خۆم مەگەر تۆزەحم نەدابوتن من بەحس ژینگەی بەحسێک و کە علاقەم بوو وەلی هیچ وەخت بە تۆرە جددی نەچوومەشوونەوە تا وەختێکە ئامۆزام لە ئەو ئەنجومەنە کاریانە کرد و لەسەر ئەم بەحسە فرە مداوم و پشتە سەرە هەمیانێ یەکسەرە فعالیەتیان بوو هەرەوە باعث بوو لە خانەوادەی ئێمە هەداقل چەند نەفەرمان بە بەحسی ژینگەی بیشتر فکرۆکەین و عەمەڵکەین بۆ پەیگیری بکەین لەم زەمینە. جیاوازی ژنێکە ژینگە پارێزە تەک ژنێکە ژینگە پارێز نییە چەس؟ سەد ئەڵبەتەکی تاسیری فرز هەم لە پایە و ئەساسە خانەوادە هەم لە بۆعدە شەخسیەتی هەر ژنێکا کە ئەتانێت لە ئیجتیماع خۆیان تاسیرگوزار و تاسیرپەزیریش بێ. هەروەکو خۆی لە خۆیدا دیارە ژینگە شوێنی ژیانی ئێمەیە و مۆڵکی گشتیە و خاوەنی ئەو مۆڵکەش هەموو بوونەوەران و گیانلەبەرانن. دارستانەکان و سیەکان ئامرازی هەناسەکێشان و درێژەی ژیانن. وەستان لە بەرامبەر لە ناوبردنی ئەرکێکی هەمەلایەنەیە لە پێناو پاراستنی ژیان. با بە هەمومانەوە لە ئاست ئەو تاوانانە بێدەنگ نین و بە هەر شێوازێک دەتوانین ژیان و ئاوەدانی ژینگە و گەشەی دارستان و بوژانەوەی سروشت و هەناسە هەڵمژینی ئاسوودەی گیانلەبەران دەستەبەر بکەین. شایانی باسە لەو چەند ساڵی دواییدا ڕۆڵی تایبەت و سەرەکی ژنان لە ژینگە پارێزیدا ڕنگدانەوە و دەنگدانەوەیەکی زۆری هەبووە و کاریگەری باشیان هەبووە لەسەر بنەماڵە بە تایبەت منداڵان.